کۆڕبەندی داڤۆس یەکێکە لە بەناوبانگترین کۆڕبەندەکانی جیهان کە بە مەبەستی باشترکردنی بارودۆخی ئابووری جیهان بەڕێوە دەچێت. چوار ڕۆژی ئەم هەفتەیە لە یەکێک لە هاوینە هاوارەکانی داڤۆس لە سویسرا زۆربەی بازرگانە بەناوبانگەکان، سەرۆشی وڵاتان، دامەزراوە ئابووریەکان، سیاسەتمەدار و ئەستێرە و کەسایەتیە دیارەکانی جیهان کۆ دەکاتەوە. کۆنگرەیە کۆڕبەندی داڤۆس لە بنەڕەتدا ناوی کۆڕبەندی ئابووری جیهانیە و بۆ یەکەمین جار لەژێر ناوی کۆڕبەندی بەڕێوەبردننی ئەوروپا لە ساڵی 1970 دامەزراوە و دواتر ناوەکەی گۆڕرا بۆ کۆڕبەندی ئابووری جیهان یان کۆڕبەندی داڤۆس. بەشداروانی ئەم کۆڕبەندە بە ئامانج و مەبەستی جیاواز بەشداری تێدا دەکەن. لە پاڵ ئامانجە ئابووریەکاندا بەشداریکردن لەم کۆڕبەندە ئامانجی سیاسی و ستراتیژی لەسەر ئاستی تایبەت و ڕێکخراوەیی و کۆمەلگا و دەوڵەت هەیە. لەو چوارچێوەیەدا و لە پەراویزی کۆبوونەوەکانی داڤۆس لە سویسرا نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کۆبوونەوە و سەرۆکایەتی هەرێمیش ناوەڕۆژی کۆبوونەوەکەی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوێکی سەرۆکایەتی هەرێمدا هاتووە دۆناڵد ترامپ گەلی کوردستانی بە گەلێکی مەزن وەسف کردووە و ڕایگەیاندووە ئێمە قەرزارتانین. بەپێی ڕاگەیاندراوەکە لە کۆبوونەوەکەدا سەرۆکی هەرێم داوای مانەوە و بەردەوامی هاوپەیمانی نێودەوڵەتی لە ئەرکەکانی کردووە لە ناوچەکەدا. هەروەها نێچیروان بارزانی جەختی لەسەر ئەوە کردوێتەوە هەرێمی کوردستان خوازیرارە برەوی زیاتر بە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا بدات لە سەرجەم ئاستەکاندا. دواتر سەرۆکی ئەمریکا لەگەڵ بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق کۆبووەوە. سەرۆکایەتی کۆماری عێراق لە ڕاگەیاندراوێکدا سەبارەت بە ناوەڕۆکی کۆبوونەوەکە دەڵێت سەرۆکۆماری عێراق جەختی لەوە کردووەتەوە کە چەسپاندن و پتەوکردنی یاساییش و سەقامگیری تاکە ڕێگە چارەیە بۆ زامنکردن و هێنانەدی ئاشتی سەرتاسەری لە ناوچەکەدا. لەو ڕۆژەوە داوای چڕکردنەوەی هەوڵەکانی بە ئاڕاستی چەسپاندنی ئاساییش و ئارامی لەسەر هەردوو ئاستی هەرێمایەتی و نێودەوڵەتی کردووە. بەرهەم ساڵە ئاماژەی بەوە کردووە کە عێراق سوورە لەسەر دروستکردنی پەیوەندی هاوسەنگ لەگەڵ تەواوی دۆست و هاوپەیمانەکانی کە ببێتە مایەی پتەوترکردنی سەروەری عێراق و ڕێزگرتن لە بڕیاری سربەخۆ و بەدیهێنانی بەرژەوەندیەکانی گەلی عێراق. کۆڕبەندی داڤۆزی 2020 لە ڕۆژەکانی 21 تا 24 ئەم مانگە بەردەوام دەبێت و تێیدا 3000 کەس لە 118 وڵاتەوە بەشداری تێدا دەکەن کە 677 کەسیان سەرکردە و بەرپرسی باڵای جیهانن. بەشێک لە بەشداربووانی کۆڕبەندی داڤۆس بەشداریکردنیان وەک دەرفەتێک دەبینن بۆ بەستنی ژمارەیەک دیداری تایبەت کە تێیدا وەبەرهێنانی سیاسی و ئابووری دەکەن. هاوکات بەشداریکردن لەم کۆنگرێدا هەڕەمەکی و بەویستی بەشداربووان نییە. جۆری باجەکان دیاری دەکات کە ئەندامان بۆیان هەیە لەگەڵ کێ قسە بکەن و لەگەڵ کێ کۆبوونەوە ئەنجام بدەن. تەوەری سەرەکی کۆڕبەندی ئەم ساڵی داڤۆس تایبەتە بە مەترسیەکانی سەرهەڵدانی شەڕی نێوان ئەمریکا و ئێران و ڕێکەوتنی ئەتۆمی و خستنە خوارەوەی فڕۆکەیەکی مەدەنی ئۆکرانی لەلایەن سوپای پاسدارانی ئێرانەوە. هەروەها ناکۆکی ئابووریەکانی ئەمریکا و چین و مەترسیە ژینگەیی و تەندروستیەکانی جیهان تەوەرێکی دیکەی کۆڕبەندەکە دەبێت.